يعني 106 تخمي كيمياء لبر كده وقاعد ما برنا كانوا بتركيب لبر من ما نزاني دقيقة نشيء بصورة زور جرينجا أتاو كل بابته دياري كده وجاري يعني لازم نقول دي هذا يعني هالخبطين هرنبيل يعني تلاقي دوستان راكش من سيركنا والرقيب بداخل ومانية. بنا بيخوي قولوا مهربان دستان خوش وبخير بندي على أمر وخرابيان كردستان وەک هەموو جارێک لە بوونێکی جیاوازە کوی کردینەوە ئەویش خەڵات کردنی ئەو کەسانە بوون کە هەڵسابوون بە خوێندنەوەی ژمارەیەکی باش لە کتێب وەکو جۆرێک لە دۆستانی کتێب ئەمە لە ڕاستیە بابەتێکی زۆر گرنگە چونکە ئێمە ئێستا ئەزانین بارودۆخ لە ئێستا بە شێوازێک ئەپەڕێت جۆرێک لە ئاڵۆزی تێدایە بەڵام ڕەخساندنی کەش و بارودۆخێک بۆ خوێندنەوە لە ڕاستیە ماجێگەی دڵخۆشیە چونکە ئێمە هەمووان ئەزانین زۆر لەبارەی کتێب و نووسینەوە وتراوە وەک دەوترێت ئەو کەسێک کە لە ڕێگەی کتێبەوە گەورە بێت هەرگیز بچووک نابێتەوە یان دەوترێت بەسە بۆ گەورەی کتێب کە خۆی گەورە کەلامە پیرۆزەکانی خۆی لە دووتوی کتێبە هەڵگرتووە و ئێمەش بەڕاستی وەکو خەڵکێکی موسڵمان یەکەم ئاەتی قورئانی پیرۆ دەبێنین کە بۆ شەی ئیقرا دەست پێ دەکات ئەمە لە ڕاستیە جێگەی گرنگی و بابەتی خۆیەتی بۆیە ئەم پۆلە گەنجەش ئەمڕۆ هەڵسان بە خوێندنەوە ژمارەیەکی زۆر لە ئەو کتێبانی کە نیشانەکە دووبارەمەش بەڕاستی جێگەی دەستخۆشی هەرچەندە لە ماوەی ڕابردووە بە جۆرەکان قوتابیان و خوێندکارانمان دابڕان لە ناوەندەکانی خوێندن ئومێد دەکەین ئەم جۆرە چالەکیانە جۆرێک لە ئەو کاتە فەراغانی کەوا هەیەە بۆیان پڕکاتەوە ئەو کەسانی کەوا بەڕاستی مەشغوڵی خوێندن و خوێندنەوە ئەبن هەمیشە جیاوازیان هەیە لە خەڵکانی تر بە جۆرێک هەمیشە ئەبێتە هۆی بەرزکردنی ئاسی زانستیان هەمیشە لە کاتی گفتوگۆکردنە بە تەئکید جیاوازی هەیە لە کاتی بۆنە جیاوازەکانە لە دەرکەوتنە جیاوازەکانە لە ئیش و کارە جیاوازەکانە ئەو کەسانی کە ئەخوێننەوە ئەو کەسانی کەوا متابعەکەن بەڕاستی ئەتوانین بە ئاسانی جێگەی بکەینەوە کەسەکان جیا بکەینەوە گرنگە بۆ کەسی خوێنەر بەڕاستی ئامانجەکەی خۆی دیاری کات بۆ چی شتێک ئەخوێنێتەوە ئایا ئەوێت بێت بانخوازەیە ئەوێت بێت بە نووسەرێک ئەوێت بێت بە ڕۆشنبیرێک ئەوێت بێت بە دیزاینەرێک ئەوێت بێت بە خاڵپشتێکی خۆی و خاڵی دوم دوای ئامانجەکەش بەڕاستی گرنگە کاتی خوێندنەکە دیاری بکەین ئایا ئەم کەسە بەڕاستی لە چی کاتێکە ئەخوێنێتەوە کاتێکی شەوە ڕۆژە بەیانیانە و بەڕاستی لە هەموو شتێک گرنگتر دیاریکردنی جۆری پسپۆرەکەی خۆیەتی ئەم کەسە کە ئەخوێنێتەوە چی جۆرە پسپۆریەکە هەڵ ئەبژێرێت لە بواری ئاینیایە لە بواری سیاسیایە لە بواری بازرگانیایە لە بواری مناڵانایە خاتوسەنە خواکەرە مەبووکەری بنای خۆی بەخشم بە میرەبان زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە هەڵسان بە ئەنجامدانی پرۆژەی گەنجی خوێنەر بەڕاستی سوودێکی زۆری بە ئێمە گەیاند بە تایبەتی کە ئێمە قوتابین ئەلەو دوو مانگە و ئەلەو چەند مانگەی کە ئێمە دەوام نەبوو توانیمان سوود لەم پرۆژێ ببینین بۆی کە خۆمان مەشغوڵ کرد بە کتێب خوێندنەوە و من هیوادارم ئەم پرۆژانە زۆر بەردەوام بێ لەبەرەوەی بەڕاستی کارێکی زۆر باش ئەکەن و ئەکەن کە قوتابیان زیاتر مشغوڵ بن بە کتێب خوێندنەوە بەڕاستی کارێکی باش بوو یعنی لەم چەند مانگەی کە ئێمە داوامان دەبوو من توانیم چەند کتێبێک حازر کەم و هەنێک زۆر بەشی خوێندبووە و پێشتر توانیمان چەند کتێبێک حازرکەین و بیخوێنەوە و لەسەری شتمان ئامادە کرد با بڵین شتمان ئامادە کرد و دوایەوە زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم ئەم ئاهەنگیان ساز کرد و ڕێزلێنانیان دا بە قوتابیان بەڕاستی کارێکی زۆر باشیان کرد هیوادارم بەردەوام بن بەناوی خی گەورە سوپاس بۆ ڕێکخراوی قوتابیان بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمە خوێنەریان ڕەخسان کە بەشدار بوون لە پرۆژەی گەنجی خوێنەر کە پرۆژەیەک بوو هاندانێک بوو بۆ ئێمە خوێنەر کە تا بتوانین زیاتر گەرم بین سوور بین لەسەر ئەوەی کە بەردەوام بین لە خوێندنەوە و بیکەین بە بەرنامەی ژیانمان بە پلانێک لە بەشێک لە ڕۆژەکەمان کە زیاتر و زیاتر خۆمان ڕۆشنبیر بکەین لە هەموو لایەنەکانەوە لایەنی کۆمەڵایەتی لایەنی زانستی لایەنی پەروەردەی لایەنی دینیمان کە ئەمەوە دەکات ئێمەی تاک لە کۆمەڵگەدا زیاتر پەرە بە خۆمان بدەین زیاتر بەرەو پێش بین و نەک بۆ ئێمەی تاک هەر کاتێک کە تاکێک خوێنەر بێت خێزانێکی خوێنەر دروست دەکات کۆمەڵگەیەکی خوێنەر دروست دەکات لە وڵاتێکدا گەنجێکی خوێنەر دروست دەکات کە سوودێکی زۆری هەیە بۆ ئێمەی تاک بەناوی خدای گەورە و میهرەبان سەرەتا سوپاس و ستایش بۆ خۆی میهرەبان لە پاشان سوپاس بۆ ناوەندی چەمچەماکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ڕاگەاندنی ئەم پرۆژە جوانە بە ناوی گەنجی خوێنەر
وەک پیشی هەمیشەییان کە بەرەو پێشچوونی ئاستی معرفی و زانستی کۆمەڵگەکەمان یەکێک لە کارەکانیان کە بریتی بوو لە ڕاگەاندنی پرۆژەی گەنجی خوێنەر تێیدا ڕاگەیاند کە گەنجێک چەند کتێبی خوێندێتەوە توانێت بەشداری ئەم پرۆژێ بکە و بۆ هاندانی زیاتر و بەرەو پێشچوونی ئاستی معرفی و زانستی کۆمەڵگەکەمان. بەزارە سوپاس بۆ ناوەندی چۆماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ڕاگەاندنی ئەم پرۆژەیە. هانی ئەو خوێندکارانەدا بەتایبەتی خچینی خوێندکاران کە زیاتر بخوێنەوە و ئاستی زانستی و ئاستی ڕۆشنبیری خۆیان بەرەو پێشتر بن. ناوی خی بەخشندەی بەبەزەی درود و سڵاو بۆ سەر پێغەمبەری پێشەوە. پرۆژەی گەنجانی خوێنەری کێبوو لە پرۆژە جیاوازەکانی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئامانجی پرۆژەکە بریتی بوو لە پەرەپێدانی بواری خوێندنەوە و ڕۆشنبیری بە تایبەتی لە نێوچینی گەنجە. تایبەتمەندەکانی ئەم پرۆژێ یەکێک لە تایبەتمەندەکانی بریتی بوو لە دیاریکردنی تەمەن کە تەمەنی 13 بۆ 25 ساڵ بەشدار بوون تێیدا لە چینی قوتابی و گەنج لە قوتابیانی ناوەندی و ئامادەی و زانکۆ و پەیمانگاکان و دەرچوانی زانکۆ. ئەمان جێم پرۆژێ وەک باسم کرد پەرەپێدانی بواری خوێندنەوە و ڕۆشنبیری بوو. جێ خۆشحاڵیە کە بەشێک لە گەنجان و قوتابیانی شارەکەمان شاری چەمچەماڵ بەدەم ئەم پرۆژەوە هاتن و بەشدار بوون تێیدا. پرۆژەکە تایبەت بوو بە خوێندنەوەی کۆمەڵێک کتێب بۆ ئەو کەسانی کە یەکەم جاریانە کتێب بەخوێندنەوە و یەکەم تازە دەستیان کردووە بە پرۆسەی خوێندنەوە لە ژیانیانە. ئەمە بەشێکی بوو. بەشێکی تر تایبەت بوو بە ڕێزگرتن و خەڵاتکردنی ئەو قوتابیانی کە ئەو یاخود ئەو گەنجانی کە پێشتر لە ژیانیانە لە کتێبی جیاوازیان خوێندوێتەوە سەرەتایان نییە. بێگومان ئەو قوتابیانش کە یەکەم جاریان بوو کتێبیان بە دیاری پێبەخشراوە و وی خوێندنەوە و لە کۆتاییشا لە پای خوێندنەوەی ئەو کتێبە و دەستپێکردنی و پرۆسە گرنگە لە ژیانیانە دیسان و خەڵاتی ڕێزنانیان پێدەبەخشێت. جێ خۆیتی ئێمە لە ڕێکخراوەکانی بواری قوتابی خوێندکاری گرنگی بدەین بە بواری خوێندنەوە و کتێب لەبەرەوەی یەکێکە لە سەر قاڵکەرە سوودبەخشەکان و تەمەنی زێڕینی مرۆڤ کە تەمەنی گەنجیە بە شێوەیەکی سوودبەخشانە بەڕێ دەکات. هەستەکەم جۆرێک لە ماندووبوونی مێشکرد بۆ دروستە بێت. یەکەم شت کە ئێمە توانین سوود لە کتاب یان لە خوێندنەوە ئامانجەکە چییە؟ لە تایتڵێکی بچووکە لە شوێنێکە من هەرایانی کەم ئەمە بمە نووسەرێک بۆ کۆن کەسە دەست پێ بکەن.